خەریکی بەستنەوەی ئەو وایەری کارەبایان کە بەهۆی بەدەرەوەبوونی تەلەکانی منداڵێکی نۆمانگان کارەبا دەیگرێت و گیان لەدەست دەدات. ئەم ماڵە لە گەڕەکی عروبەی شاری کەرکووک شوێنی گیان لەدەستدانی سەفای تەمەن نۆمانگە کە دایکی سەرقاڵی شوشتنی ناخۆش بوو ئەو ڕژاوە. سەفاش کە بەسەر عارەبانەوە بووە دەستی بەر وایەری ماتۆڕی ئاوی ماڵەوەیان کەوتووە و وەک کە سوکارەکەی دەڵێن دەست بە جێگیانی لەدەستداوە. سەعید باوکی منداڵە کۆچ کردووەکەیە. ڕووداوەکە دەگێڕێتەوە و دەڵێت کاتێک تەلی وایەری ماتۆڕی ئاوی ماڵەکەی بەدەرەوە بووە کوڕەکەی بەدەستیەوە گرتووە و کارەبا گرتوێتی و گیانی لەدەست داوە. ڕووداوەکە بەهۆی کارەباوە بووە کاتێک کە دایکی مناڵەکە سەرقاڵی حەوشە شۆردن بووە. مناڵەکە دەستی بەروایەری کارەبای ماتۆڕیاوەکەمان کەوتووە. ئەو تەمەنی تەنها نۆمانگان بوو. بەر لەوەی بیگەێنینە نەخۆشخانە ئەو گیانی سپارد. خزم و کەسوکار کۆبوونەتەوە لەگەڵ خەموداخی دڵیان داواکارن خێزانەکان ئاگاداری منداڵەکانیان بن تا ڕووداوی هاوشێوە دووبارە نەبێتەوە. ئامۆژگاری دایکان و باوکان دەکەم ئاگاداری مناڵە بچووکەکانیان بن نەهێڵن لە ئاگر و کارەبا نزیک ببنەوە. بەڕاستی کەم تەرخەمی هۆکارە بۆ ئەوەی مناڵەکان بکەونە مەترسیەوە. پێویستە وڵاتیان خۆیان وشیار بن. ئەگەر کە سوکاری مناڵەکە باگابوونایە بە دڵنیایەوە کێشەیەکی لەو جۆرە ڕووی نەدەدا. من جارێکی تر دەڵێم هەرکی خێزانەکان خۆیانە وشیار بن دەنا ڕووداوی لەو جۆرە دووبارە دەبێتەوە و مناڵەکەش قەرەبوو نابێتەوە. ئەو خێزانەی منداڵەکەیان بەهۆی کارەباوە گیانی لەدەستدا لە نەتەوەی عەرەبن و خەڵکی گوندی حلێوەن لە سنووری دووسخورمات و ساڵانێکە بە ئاوارەی نیشتەجێی گەڕەکی عروبەن لە شاری کەرکووک. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.